شاژنی کۆپۆنەکان ئاسایی و زانراوە کە لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژئاوا بەشێک لە کۆمپانیا و زنجیرە مارکێتە گەورەکان بەردەوام کۆپۆنی داشکاندن و ئۆفەر دەبەخشنە کڕیارەکانیان، بەڵام ئەوەی نایاساییە ئەوەیە کە ئەو کۆپۆنانە بوونە مای دزیەکی 40 ملیۆن دۆلاری. ساڵی 2012 پۆلیسی هەرێمی فینیکس لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکا ڕایگەیاند 3 ژنیان بە تۆمەتی ساختەکاری و ساختەکردنی کۆپۆن و هەڵخەڵەتاندن دەستگیر کردووە و لە خانوو یەکێکیاندا بای 25 ملیۆن دۆلار کۆپۆنی ساختە و 22 پارچە چەک و 21 ئۆتۆمبیل و بڕێک پارەی کاش و بەلەمێکی خێرا دەستی بەسەردا گیراوە کە بەکوی گشتی بای 40 ملیۆن دۆلار بووە. خانووەکە ماڵی ڕۆبن ڕامێرزی تەمەن 41 ساڵ بوو کە دواتر بە شاژنی کۆپۆنەکان ناوبانگی دەرکرد. دوو ژنەکەی دیکەش بریتی بوون لە ئامیکۆ فاونتەینی 43 ساڵ و مارلین جۆنسۆنی 54 ساڵ. ڕامیرێز لە دەرەوەی ئەمریکاوە کۆپۆنەکانی چاپ دەکرد و خۆی و دوو هاوبەشەکەی لە ڕێی چەندین ئەکاونتی ئیبەیەوە دەیانفرۆشتن. بۆ نمونە کۆپۆنێک کە 50 دۆلاری بۆ هەڵگرەکەی دەگێڕایەوە ئەوان دەیانفرۆش بە کەمتر لە 10 دۆلار. دواتر هەستان بەکردنەوەی وێبسایتێکی تایبەت بە خۆیان بە ناوی سافی شۆپەرسایت و ئەوانەی بەردەوام لە ئەکاونتەکانی ئیبەیەوە کۆپۆنیان دەکرێت بانکێشتیان دەکردن سەردانی ئەو سایتە بکەن تاوەکو شتی باشتریان دەست بکەوێت، بەڵام بە مەرجێک لای کەس باسی سایتەکان نەکەن. دوای ئەوەی دایان کۆمپانیا و زنجیرە مارکێت کەوتنە گازندا بەهۆی کێشەی کۆپۆنی ساختەوە، کۆمپانیای پرۆکتەر ئەند گامبڵ هەستی بە کێشەیەکی 10 ملیۆن دۆلاری کرد لە ئەژماری کۆپۆنەکانیدا، بۆیە لێکۆڵەرێکی تایبەتی ڕاستپار بۆ بە دوواداچوونی بابەتەکە و دوای 8 هەفتە لە لێکۆڵینەوە توانی کەسەکان بدۆزێتەوە. ئەوسا پۆلیسی لێ ئاگادار کرد تاوەکو دەستگیریان بکات. دوای دەستگیرکردنیان پۆلیس ئاشکرای کرد ڕامیرێز چەندین هەژماری بانکی جیاوازی دروست کردووە و تەنیا لە ماوەی ساڵی 2011دا 2 ملیۆن دۆلاری دەستکەوتووە و لە ساڵی 2007ەوە خەریکی ئەو کارە بووە، بۆیە ئەو 40 ملیۆن دۆلارەی لە ماڵەکەیدا دەستی بەسەرداگیرە تەنیا نوکی قەڵەمەکەیە. ڕۆبن ڕامیرێز بە 3 ساڵ و 4 مانگ زیندانی سزادرا و هەریەکە لە ئامیکۆ فاونتەین و مارلین جۆنسۆن بە 2 ساڵ زیندانی سزادران و هەرسێکیشیان بە قەرەبووکردنەوەی زیاتر لە 5 ملیۆن دۆلار سزادران. لە ناویاندا نزیکەی 2 ملیۆنی بۆ کۆمپانیای پرۆکتەر ئەند گامبڵ بوو. ساڵی 2021 ڕووداوەکە بە هەندێک دەستکاری و پێدانی شێوازێکی کۆمێدیەوە لەلایەن کۆمپانیای نێتفلیکسەوە کرایە فیلمێک بە ناوی کوین پێنس.